باسی چینی بۆکردن کەوتان گوتمان خولێکی پێشەنگا 137مینەی کانتۆن کراوەتەوە 30,000 بەس کۆمپانیا و کارگە بەشدارن 250,000 بەس بازرگان و خاوەنکار سەردانیان کرۆ لەگەڵ مەریوان سەدرەدین خاوەنی کۆمپانیای کاڵکە لە بواری گواستنەوەی کاڵا و شمەکە لە چینەوە بۆ عێراق و هەندێک شوێنی دیکە کارەکات گفتوگۆکەم. کاک مەریوان سڵاو لێبێ. ئەم ساڵ خولی پێشەنگای کوهانجۆ چۆن بەڕێوە چوو؟ هاوشەوی ساڵی ڕابردوو پێتان وایە ئەو گرێبەستانی کە بای 25 میلیارد دلار بوو ئەم ساڵ تێی پەڕێنێ یاخود کەمتر بێ؟ ئەم کاتەی تۆش باشە بەڕێز بلات. ئەو ساڵیش لە دەورەی 1970 لە وەرزی بەهارە کانتۆن فایر دەستی پێکردووە، بەڵام کانتۆن فایر ئەو دەورەی 1970 دوایت لە دەورەکانی پێشترە لە بینی شەڕی ئەمریکا و چینە شەڕی گرێبەستەکانە شەڕی گرێبەستەکانە گرێبەست و باجەکانە فەرقێکی زۆری هەیە لە بەشەکانی ڕابردووە. جۆلاتیش پێوە دیارە بە تاکید گرێبەستەکان ناگاتە ئەو بڕێی کە لە دەورەکانی پێشتر گەیشتووە 25 میلیارد تا 30 میلیارد بوو. هێشتانەکەەوە بەشی سێمی ماوە، ئێستامە لە بەشی دووەمین لە سێ بەشا پێک دێتن، ئێستا لە بەشی دووەمین بەشی سێمیشی ماوە 5 کۆتایی دێ لە ناوەڕاستی مانجی پێنج راپۆرتی داراییەکان تەواو دەبێتن، بەڵام ئەوی کە لە ناو پێشەنگا هەستی پێ دەکەیت جیاوازە لە بەشەکانی ڕابردوو. باشە سەردانی بازرگان و خاوەنکار و ئەوانی کەم بەستیانە ئەم ساڵ ڕێژەیەکی بەرچاو خەڵگاتوە بۆی ئەوەی کە ئێوە بەشدار بوون لە پێشەنگاکە و ڕۆڵی کۆمپانیەکەیەوە چی بوو لەو بەشداریە، چ سوودێکی هەیەەوە بۆ هەرێمی کوردستان و عێراق بە تایبەتیش؟ ئێمە خۆشبەختانەوە کۆمپانیای یەکەم کۆمپانیای عێراقی و کوردستانی توانیمان بەشدار بین. ساڵانە وجودمان هەبووە لە کانتۆن فایر، بەڵام بەشدار نەبوون بۆ خۆمان. لێرە کار ئاسانیەکی گرنگە لە بۆ ئەم بازرگانیەکانی عێراق و کوردستان بە ناساندنیان لێک نزیکردنەوەیان بە پرۆژیار و کارخانە و کۆمپانیا چینیەکان کە لێ ئامادەین بۆ دۆزینەوە ئەو کاڵا و بابەتانەی کە پێویستیانە لە ڕێخستنی گرێبەستەکانە، دوایی لە تاکردن و تاکیدکردنەوەی کوالیتەکان، دوایی لە وەرگرتن و بارکردن و ئاسانکردنی گواستنەوەیان بۆ عێراق و ڕێخستنی مامەڵە داراییەکانیان بۆ حواڵەکانی لە ڕێی بانکەوە. پەیوەندێکی بازرگانی گرنگە لە نێوان چین و عێراق و هەرێمی کوردستان. بوونی ئێوە لەوێ دەرفەت بوو بۆ کۆمپانیا چینەکان و تێڕوانی ئەوان چۆن بوو بۆ ئێوە؟ با ڕوونتریش بڵین پێشنیاری هیچ جۆرە گرێبەستێک ڕێکەوتنێک زیاتر هەناردەکردنی کاڵا و شمەکەیە لێ؟ باڵێ بە تاکید خۆشبەختانە دەتوانم بڵێم نسبەتی زۆری سەردانیکەرانمان تایبەت بە کۆمپانیا چینیەکان کە خۆشحاڵ بوون کەسێکی عێراقییان کۆمپانیاکی عێراقی ڕاستەوخۆ بتوانن کە ئەو کڕیارە عێراقییانیان یان ئەو پرۆژانیان کە جێبەجێ دەکەن لە عێراق و لە کوردستان یان پرسیاری دڵنیا بوونەوەیان دەکرد چۆنە عێراق ئەمانە ئێمە دەتوانی لە کوردستان یان لە عێراقا پرۆژە بکەین یان سەرمایه‌گوزاری بکەین یان گواستنەوەی کاڵایەکان چۆنە. بەشێک لە سەردانیکەرەکانمان زۆربیان چینی بوون. باش هاتبوون تاوای بکەن بە بازاڕی عێراق. بەڵێ ئاسانە کڕینی کاڵا و شمەک لە چینەوە و ناردنەوەی بۆ هەرێمی کوردستان و عێراق، یان ئەگە کەسێک ئێستا لە خەیاڵی بێ بازرگانی بکە کاڵای چینی هاوردەی هەرێمی کوردستان و عێراقە ئاسانە؟ بەڵێ ئاسانە. چین وەکو هیچ وڵاتێشتر نیە. ئاسانی کاری لە ڕووی بازرگانیەوە یەکجار زۆرە، زۆر ئاسانکاریشی تێدایە. ڕێو شوێنەکانیان لە کۆمپانیا چینیەکان ئەگەر بەراورد بکە بە کۆمپانیایکی ئەوروپی ئەمریکی ئەتۆ بە ساعتێک دەتوانی کۆنتاچی ویچاتی وەتسئاپی گەورەترین کۆمپانیای چینی وەربگری بە ڕۆژێک کۆنتاچیان لەگەڵ بکەیت بێ سەرخەت. بەڵام کۆمپانیا ئەمریکی و ئەوروپیەکان دەبێت ئیمێل بنێری بە هەفتە و 2 هەفتە و بەمان جوابت نادەنەوە، جوابت دەدەنەوە تەحویلی کەسێشتری دەکەن. لە چین ئاسانکاری یەکجار زۆر هەیە بۆ گەیشتن بە بازرگانی، بۆ گەیشتن بە کاڵاکانی کە پێویستە زۆر زوو جواب دەدەنەوە، ڕێکەوتنیشیان لەگەڵ ئاسانە. باش کاک بەوان بە دەرفەت ێزانە پرسیاری بابەتی چین و ئەمریکا بکەین. ئەو باجانی ئەمریکا لەسەر چین دایناوە ڕۆ هەندێک هەواڵە بوو کە بەرهەمی کارگەکان کەم بوو بێتەوە یاخود ماوەی کارکردنی و کەسانی لە کارگەکان کەم کرابێتەوە بۆ 3 ڕۆژ بۆ 4 ڕۆژ لە هەفتەیەکە. تا چەند باجەکانی ئەمریکا کاریگەری لەسەر کارکردنی کارگەکانی چین هەبووە، لەسەر بەرهەمێنانی چین هەبووە. لەم پێشەنگایەوە پێوەی دیار بوو کە باجەکان کاریگەریان هەبێت لەسەر بڕی بەرهەمێنان، لەسەر کاڵا و شمەک، لەسەر نرخ، لەسەر بازرگانی یاخود چینیەکان
خواستی زیاتریانە بێ بۆی کە کاڵاوشمە بنێرن بۆ بازارەکانی ئاسیا. هیچ یەکێک لەمە بەدیەکرێ کاک مەریوان کە باجەکانی ئەمریکا کە خراوەتە سەر چین کاریگەری هەبێت لەسەر بڕی بەرهەمێنان لەسەر نرخ لەسەر تەماحی چینەکان بۆی بازارەکانی ئاسیا بکەن بە جێگرەوەی بازارەکانی ئەمریکا؟ کاک دکتۆر ئەگەرمە تەماشا بکەین سین دەمێک کە کار لەسەر ئەوە دەکاتن ئەوشی پێشبینی کردبوو ڕۆژێک لە ڕۆژان لەگەر ئەمریکا ئەگەر لە دەست پێشخەری سەرۆکشیەوە لە 2012ەوە یەک ڕێگا و یەک پشتێنی دامەزراندووە ئەو یەک لە ڕوبەڕووبوونەوەکانی ئەو ڕێگاکاریەیە بۆ دۆزینەوەی بازار گەیشتن بە بازارەکانی تر لە حاڵەتێکە ئەگەر تووشی کێشەیەک بوون لەگەر ئەمریکا و لە ڕێی گواستنەوە یان لە ڕێی بازەکان بیان لە ڕێی نرخی دراو بیتن بەڵێ چین بە تاکید لە مێژە چاوی لە بازارەکانی بەتابەتی ئاسیا و ئەفریقیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بەنسبەت بەشی دووەمی پرسیارەکەش دەربارەی نرخەوە لە مەودای کورتە ترەوە بەخۆزانی ماوەکەی کورتە هێشان بەنسبەت بەرهەمێنانەوە ئەو گرفتە لە سین دروست نەبووە بۆی سین زۆربەی زۆری سەرچاوەکانی ناوەخۆیە بۆ مادەی خاو بەڵام بۆ نرخ بەڵێ تەسیری زۆر کردووە ئێمە لە ناو پێشەنگا هەست پێ دەکەین نرخەکان بەراورد بە جارانی پێشتر بەراورد بە ساڵی ڕابردوو نرخەکان دابەزینی زۆری بەخۆ بینیوە هەتا ئەتەوەن کاگمەریوان دکتۆراشی هەیە لە بواری دارایی و بازرگانیە نرخ دابەزیوە چونکە زۆر کەس باسی بەرزبوونەوەیانە کرد من بەتەنها لە هەرێمی کوردستانم و خەمتان نەبێ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باسییان نرخ دابەزێت نرخی کاڵاشمەک لە چین دابەزیوە؟ بەڵێ بەڵێ لە زۆر بارزگەرانەکانی خۆمانمان پرسیە لەگەڵ چینیانمان پرسیە و چەند ڕۆژە دیدارمان زۆر بووە یەک بابەت کە ئەویش خواستی زۆر لەسەر بووە بابەتی سۆلەر پەنار و تاقەی شەمسیە تۆزێک نرخی گران بووە لەبەرەوەی هەم خواست لە ناوخۆی چین لەسەری زۆرە هەمیش لە دەرەوە خواستی یەکجار زۆر لەسەرە تەواوی کاڵاکانی تر دابەزینێکی باشی بەخۆ بینیوە ئێمە بمانێ و نەمانەوە کاریگەری ئەو بازەی ئەمریکا لەسەر سین یان سین لەسەر ئەمریکا زۆرە بۆی ئێستا بە خەڵکی ئەمریکی زۆر کەم دەبینین کە گوتمان ئەو 25 میلیارد دلار بە تاکید ساڵانە هیچی دەبێت لە هەر دەورێکا 5 میلیاری بەس بۆ ئەمریکا بوانە ئێستا ئەو گرێبەستانە نییە وجودی نییە لە بازاری ترە دەڕێت کاریگەری کەشی لەسەر گواستنەوە بەستم پرسیاریەوە بکەم دکتۆر مەریوان گواستنەوە بۆنە لە سەردەمی شەڕی ئۆکراین و رووسیا زۆر نرخەکەی بەرز بوو ئێمە پێکەوە هەر لێرە چاوپێکەوتنمانە بوو باسێکیمان کرد ئێستا نرخی گواستنەوە چۆنە بەتایبەت دوای دابەزی نرخی نەوتیش ئێستا نرخی گواستنەوە زۆر دابەزینێکی زۆری بەخۆ بینەوە بەشێکی کاریگەری دابەزینی نەوتە بەڵام بەشێکی زۆری لەسەر ئەو باجانەیە کە ئێستا خواست لەسەر گواستنەوە و هەنادەکردن لە چینەوە کەم بووە ساڵی ڕابردوو لە مانجی تا لەو کاتانەیە نرخی کۆنتێنەرێک تا بەندەری ئەم قەسەر نزیکەی 4000 دلار کەمتریان شتێک زیاتر بوو ئێستا لە 2000 دلار کەمترە یعنی بە کوردیەکەی دکتۆر ماڵی ئەوەیە بچی لە چینەوە شت بێنی بۆ کوردستان و بە هەرزان بیفرۆشی جایەکترە و پرسیارەکەمەوە وەڵامیایینەوە بەزە تۆزێ ڕوونتر کەسێک لەگەڵەوەنی هەچی بێ لە سی بکرێ هەوڵ دەین بۆ خۆمان لە کوردستانش بتوانین بەرهەم بێنین وانە جا ویستە پرسیاری ئەوەش بکەم دکتۆر لەو پێشەنگایە ئامێر و ئەجیزەی بەرهەمێنانی لێ خەڵک بیکڕێ لە بواری بەرهەمێنانی ڕۆن بێ خواردەمەنی بێ بابەتی پێداویستی دیکەی ڕۆژانە بێ دەستەکەوێ لێ بەڵێ کاک دکتۆر ئەو پێشەنگای لە سێ بەشی سەرەکی پێک دێتن تەواوی کاڵاکان لە خۆر دەگریتن بە دابەشبوونی هەر بەشێکە بابەتی ئامێرەکان وە بەرهێنان لە بەشی یەکەمە یەک لە هۆڵە هەرە گەورەکانی هەیە قەرەبارەترین بەشیشە خۆشبەختانە بازرگانەکانی خۆشمان و خاوەن کارخانەکان زۆربیان وجودیان هەیە کەم تا زۆر ئامێر و کەرەستەی وەبەرهێنانە کڕندێرە باش مەبەستمە تۆزە ڕوونتر جەناب باسی ئەوە بکەی کەسێک ئەگەر ئیمکانێتی بێ پارەی لەبەردەستا بێ بوێ بازرگانی لە چین و یاخود کاڵا لە چینەوە بێنێ بۆ هەرێمی کوردستان ئاسایە خۆی نەیە بۆ ئەوێ بشتوانێ ئەوەی کە ئێوێ بەردەستی بکەوێ بیشی گوازێتەوە و بەدەستی بگالێرە بەڵێ ئاساییە بەڵکو زۆربەی زۆریشیان سەفەر ناکەن ئەوەی کە کاڵا و شتێکلانێ 120 خەڵک بێ بۆ خۆی سەفەری کرد بێ هات بێتن زۆربیان یانەوەی هەر نهاتوون هە لە ڕێی ئۆنلاین شتەوە لەسەر خەتن یا لە ڕێی کۆمپانیەکانی گواستنەوەی وەکو ئێمە دەبێنە نێوان گیری لە بینی کۆمپانیا چینەکە و کڕیارە کوردستانەکەی خۆمان
یانیش بازرگانمان هەیە لە ساڵێکا لە 2 ساڵە جارێک سەفەر دەکا بەڵام لەو بینە ماگانە خەریکی تاوەڵاتکردین و گرێبەست و ئۆردەکردنە. دکتۆر مەریوان سەدرەدین خاوەنی کۆمپانیای کاڵ بۆ گواستنەوەی کاڵەشمەک لە چینەوە بۆ عێراق وەرەمی کوردستان و هەندێک وڵاتی تریشکە لە هەستی نێودەوڵەتیا کارەکەن لە کوانجۆی چین لەگەڵمانەوە باسی ئەو پێشەنگا گەورەی کرد کە هەندێک وێنە شەبوو ئەگەر هاوڕیانە بتوانن ئاواسی چرکێک وێنەکان بشانەوە چکە زۆر قەرەباڵقێکی گەورەیە نزیکەی 250,000 بەس بازرگان و خاوەن کار سەردانیان کردووە ئەوە ئەو پێشەنگایە لە چین بێگومان بەشێکێتی پێ ناچێت بە ڕۆژ و دوو ڕۆژ بتوانین تەواوی پێشەنگاکە تەواوکەی و بەشی جیاوازیێ و دکتۆری ژووتی سێ بەشی زۆر جیاوازن لە بەرەمێنان و لە بابەتی کارگەکان و تاکۆتایی کۆمپانیای کاڵی یەکەم کۆمپانیای عێراقی وەرەمی کوردستانە کە بەشداری کردووە حەشاماتێکی زۆری لێە 250,000 بەس بازرگان و خاوەن کار چوونەتە پێشەنگاکە ساڵی ڕابردوو بای 25 میلیارد دلار بەس گرێبەستی تیاکراوە هەتاکو 5 بەشدارە دکتۆر ڕوونشی کردەوە کە مامەڵەکردن لەگەڵ چینا و داواکردنی کاڵاوشمەکی چینی ئەوەنە سەخت نییە ئاسانە تا ئاستێکە بتوانی لێوە کاڵاوشمەک بێنیتەوە بۆ هەرێمی کوردستان چ ئامێری بەرەمێنانی کاڵاوشمەک بێ یاخود کاڵاکان خۆی بێ و ئەوەی کە زۆر گرنگ بوو ئەوە یەکێکە لە گۆڕەپانەکانی کە قەرەباڵقێکی زۆری پێوە پێشەنگا بێ ئاوا بێ لای خۆمان جاری وایە 4-5 کەس دەڕۆژی بەشدارە بێت لەم سلێمانی پێشەنگاکەیتەوە 1000 کەس 2000 کەس سەردان ناکە جاوەی کە گرنگ بوو دوکتۆر ئاماژەی پێکرد دابەزەی نرخی کاڵاوشمێکی چینی بوو ترستان نەبێ ئەوەی کە زۆر کەس باسیە کرد ئێمە بەتەنها بووین من بەتەنها ئەموو شت هەرزانە بێ لە ئەمریکا شت گرانە بێ بە ئێمە چی با لێوێ هەرگران بێ ئەژڵێن کافریشن ئەویان تەنها بۆ سوحبەت